ڕۆژنامەوانان لە بۆسنیا بۆ دووەم ڕۆژە هەڵمەتی ناڕەزایی ساز دەکەن بۆ پشتیوانیکردن لە پەیامنێرێکی ئێزگەی تەلەڤیزیۆنی سربەخۆی سربی بۆسنیا ئەوەی لەلایەن ژمارەیەک هێرشبەری نەناسراوەوە زۆر بە خراپی لێیدرا. بەسەدان لە ڕۆژنامەوانان ئەمڕۆ لە سەرایڤۆی پایتەخت و شارۆچکەی زنیکی ناوەند و هەروەها شارۆچکەی مۆستار لە باشوور ڕۆژنامەوانان داوای کۆتایی هێنان بە فشار و هێرشکردنە سەر ڕۆژنامەنووسان دەکەن لەو وڵاتەی بە جەنگوێران بووە. ژمارەیەک لە ڕۆژنامەوانان لە سەرایڤۆ نووسراویان بەرز کرد بووە دەڵێت تند و تیژی دژی ڕۆژنامەوانان لە بۆسنیا ڕاگرن. ئەمە کێشەیەکە لە بۆسنی هەرزۆگۆڤینیا کە بە دڵنیاییەوە ڕوو لە زیادبوون دەکات. من مەترسی ئەوم هەیە کە ئایا چیتر دوای ئەمە ڕوودەدات بە تایبەتی کە هەڵمەتی هەڵبژاردن بەڕێوەیە. ئاشکرایە کە ئێمە پێمان ناوەتە دۆخێکەوە کە پێ دەچێت قەیرانێکی درێژخایەن بێت. ڕۆژنامەوانانی بەشداربووی گردبوونەوە ناڕەزاییەکە دەڵێن ئازادی ڕۆژنامەگەری لە بۆسنیا لە جەنگی ساڵی 1992ەوە هەتا 1995 لە مەترسیدا بوو. ئەوەی مەرگی پتر لە 100,000 کەسی لێکەوتەوە و هەروەها پتر لە نیوەی دانیشتوانی ناچار کرد لە وڵات هەڵبێن بەر لە دەستەبەرکردنی سەودایەکی ئاشتی. بەرپرسیارەتی هێرشەکانی دەکرێن لەسەر ڕۆژنامەوانان لە ئەستۆی ئەوانەدایە کە ڕۆژنامەنووسان دەکەنە ئامانج. ئێمە کەسانی ئاسایین و هەوڵ دەدەین ئازادانە کاری خۆمان بکەین. جاتکایە لێمانگەڕێن بە ئازادانە کارەکانمان بکەین. داواکارانی گشتی گوتویانە لێدان لە ڕۆژنامەوان کۆڤاجیڤیچ وەک هەوڵێکی کوشتن سەر و سەودای لەگەڵدا دەکەن. هاوکات پۆلیسی سربی بۆسنیا ئەمڕۆ گوتیان لێپێچینەوەیان لە پتر لە 20 کەس بۆ ئەو مەبەستە کردووە و چەند بەڵگەیەکیان بۆ ئاشکرا بووە.